کنفرانسا ڕۆژنامەوانیا سکرتێری گشتیە ناتو بوو لە بروکسلا پایتەختە بەلجیکا دەربارەی کریزە دروست بووی دناوبەرە ڕۆسیا و ئۆکرانیا گوت ناخوازم ڕەشبین بم لێ گەف و مەترسیên ئێرشکردنا ڕۆسیا بەسەر ئۆکرانیا هێشتا ڕۆژەوێدایە بەریا کنفرانسا ڕۆژنامەوانیا سکرتێری گشتیە ناتو ئاماژە پێکرد کو من mêvanekê لەسەر گرنگیا سەردانا سەرۆکی حکوومەت هەرێما کوردستانê ji bo Qeterê ji aliyê rehindên aborî û enerjiyê ve birêz Cihangîr Golpî şarazeyê aborî li stûdiyê gel me bîtin birêz Golpî bixêr bê. Zor spas. Birêzan çûn derwan rehinda aborîyekanî pişt seredanekê serokê hikûmetê Herêmî Kurdistan bo Qeter. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان و سڵاو لە بینەرانی خۆشەویست. طبعا ئێمە ئەزانین هەر یەکەیەک هەرکیانێکی ئابووری چ دەوڵەت بێ چ هەرێم بێ چ شار بێ چ کۆمپانیایەک بێ یان تەنانەت هەر بزنسێکیش بێ بەبێ دروستکردنی پەیوەندی ئابووری و بازرگانی و شەراکەی اقتصادی تەندروست لەگەڵ دەرەوەی خۆی نەک هەر توانای پێشکەوتن و گەشەکردنی نییە بەڵکو توانای مانەوە بەرداوامبوونیشی نییە. بەداخەوە هەرێمی کوردستان و عێراق لە ماوەی چەندین دەیە ڕابردوودا ئەو دەرفەتەیان بۆ نەردەڕەخسا کە پەیوەندی و کرانەوەی ئابووری ساز و تەندروست لەگەڵ دنیای دەرەوەدا پێک بهێنن هەر لە هەفتاکانی سەدەی ڕابردووە لە چوارچێوەی دەوڵەتی بەناو سۆسیالیستی عێراقدا بەهۆی سیاسەتە یەک لە دوایەکەکانی دەوڵەتی عێراقەوە ئەتوانین بە کورتی بڵێن بە هۆکاری مێژووی و سیاسی بەهۆی جەنگە یەک لە دوایەکەکانەوە بەهۆی گەمار و ئابووریەکانەوە تاکو چەند ساڵێک بەر لە ئێستا هەرێمی کوردستان و عێراق بەگشتی ئەو چەند دە ساڵەیان لە دەست چوو کە وڵاتانی دنیا سوودێکی زۆریان لە کرانەوەی ئابووری و پەیوەندی بازرگانیەکان و ئیستثماری بیانی و پەیوەندی دارایی و بازرگانیە نێودەوڵەتیەکان بینی بۆ گەشەکردنی ئابووریەکەیان. ئەمە زەربەیەکی زۆری لە اقتصادی هەرێم و عێراقدا بەڵام دەبینین لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان دەیەوێت تەعویزی ئەو بەجێمانە بکاتەوە لە بواری کرانەوەی ئابووری و پەیوەندی ئابووری و بازرگانیەکان. لە ساڵانی ڕابردوودا وەک بینیمان هەرێمی کوردستان پەیوەندی بازرگانی و ئابووری لەگەڵ زۆر وڵاتی ناوچەکە و جیهان هەبووە. لەوانە بە حکمی واقع و جوگرافیا تورکیا و ئێران لە ناوچەکە لەم ساڵانەی دوایە بە تایبەتی لەم مانگەی دواترە قەتەر و ئیمارات یەکێکن لەو وڵاتانی کەنداولەوە یەکێکن لە وڵاتانەی کە جێی سەرنجی سەرۆکی حکوومەتی کابینەی نۆیەمن ئەتوانین بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوەکانی خێراتر دەکات دەرکی بەو پێویستیە کردووە کە هەرێمی کوردستان و ئابووریەکەی هەیەی بۆ کرانەوەی ئابووری بۆ شەراکەتی اقتصادی بۆ ڕاکێشانی سەرمایە بیانی بۆ سوود وەرگرتن لە ئەزمموی کەڵەکەبووی ئەو دەوڵەتانەی کە چەند هەنگاوێک لە پێش ئێمەوە سوودیان لە ساڵانی ڕابردوو وەرگرتووە ئەزممونێکی جیهانیان هەیە تا ڕێدەیەکی باش لە ئێمە پێشکەوتوترن. ئەگەر پرسیار بکەین خۆ هەرێمی کوردستان پەیوەندی ئابووری لەگەڵ زۆر وڵاتی تر هەیە ڕاستە بە حکمی جوگرافیاکەی تورکیا و ئێران شەریکێکی اقتصادی بنەڕەتی ئەون خۆ پەیوەندی ئابووری لەگەڵ دەوڵەتانی ئەوروپیش هەیە لەگەڵ چەند دەوڵەتێکی تریش هەیە لەگەڵ فەرەنسا و هۆڵندا و رووسیاش هەیە بەڵام بۆ بە چەقی بە تەرکیز ئەم ماوەیە ئیمارات و قەتەر جێگەی سەرنجی ئێمن وەکو ئابووری ناسان. ئەگەر ئێمە سیر بکەین نەک لە ڕوانگەی خۆمانەوە بەپێی ئێندێکسی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی جیهان بەپێی ئیحسایەکان بەپێی دیراساتە ئابووریەکان امتیازات یان ممەیزات و تایبەتمەندی ئەم دوو وڵاتە لە ناوچەکەدا چییە؟ ئەم دوو وڵاتە لە پاڵ تورکیا و ئیسرائیل چوار دەوڵەتن کە ئیسرائیل بەهۆی هۆکاری سیاسی ئەکەوێتە دەرەوەی بازنەی بایەخی ئابووری و سیاسی هەرێم و عێراق ئەم سێ دەوڵەتە بەپێی ئیندێکسە ئابووری و کۆمەڵایەتیەکان و استیقراری سیاسی لە تۆپی دەوڵەتانی ناوچەکان. ئیمارات کە هەفتەی چەند ڕۆژی پێشتر بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی کرد. قەتەریش یەکێکە لەو دەوڵەتانەی کە پێگەیەکی زۆر گەورەی هەیە لە ناوچەکەدا بەپێی زۆر مؤەشر لە تۆپی وڵاتانی جیهاندایە لە دەرامەتی تاکە کەس لە مستەوای خوێندەواری لە ڕەفاهیەت لە کەمی ڕێژەی بەتاڵە لە شەفافیەت لە پەرەپێدانی گازی سروشتی لە زۆر و زۆر بواریتر لە ئیستیقراری مالی لە گرنگترینیان لە گرنگی پێگەداراییەکەی تەصنیفی ئیتیمانیەکەی کە ئەیە لەسەر مستەوای جیهان. هەرێمی کوردستان لەسەر چ میکانیزمێک
لەسەر چ فاکتەرێک بتوانانی سود لە ئەزمونە پێشکەوتوەکانی ئەم دوو وڵاتە وەربگێت تایبەت قەتەر کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین کۆبوونەوەی گرنگی ئەنجامدا لەوێ. بەڵێ ئەلبەتە ئەم کۆبوونەوە کۆنتاکتانە بە دوو ڕێگە سوود بە هەرێمی کوردستان نەگەێنن. ڕێگایەکیان شەراکەت و پەیوەندی ئابووریە لە بوارەکانی بازرگانی و وەبەرهێنان. وەبەرهێنەرەکانی قەتەر ئەتوانن بێن وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. وەبەرهێنەرەکانی قەتەر لە سەرانسەری دنیادا وەبەرهێنان دەکەن. مستەسمیرینی قەتەر لە سەرانسەری دنیادا پشک و قەواڵەکانی گەورەترین کۆمپانیەکانی دنیا دەکردنەوە لە زۆر بواردا ئیستثماری ئەجنەبی مباشر ئەنجام ئەدەن. ئەوە لە بوارێک لە بوارێکی تری شەراکەتی تیجاری ئەتوانین بە پێی پرەنسیپی میزەی تەنافسی لەگەڵ بازرگانانی خۆمان ڕێککەون لەسەر بنەمای ئاڵوگۆڕی مشتەرەک نەک تەنها لایەنێک هەناردەکار بێ و لایەنێکیش تەنها هاوردەکار بناغەیەکی تیجاری وا بنیاد بنێن حەڵقەی وەبەرهێنانەکە لەگەڵ حەڵقەی تیجارەی خارجی بە جۆرێک دروستکەن هەرێمیش بە پێی میزەی تەنافسی سوودمەند بێ لە هەناردەکردن بۆ دەرەوە و سوودمەند بێ لە هاوردەکردنی کاڵای قەتەری. ئەم گەمەیە لە ئابووریە هەردوو لایەن براوەن میزەی تەنافسی بە جۆرێکە کە کولفەی تێچووی بەرهەمهێنان بۆ هەردوو لایەنی تجاری شەریک کەم دەکاتەوە و سوودی بازرگانیەکە بۆ هەردوو لایەن زیاد دەکات. ئەمە لە ڕووی بازرگانی لە ڕووی وەبەرهێنانی شەوا وەکو دەزانین هەرێمی کوردستان دەرفەتێکی زۆری هەیە بۆ وەبەرهێنان. ئەتوانین بڵێن کە ماوەی چەندین ساڵە وەکو پێویست وەبەرهێنانی تێدا نەکراوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی ئەو سەرچاودارانەیانەی کە خۆی هەیەی توانای وەبەرهێنانی ئەو 100 میلیارد دۆلارەی نییە کە خواستی وەبەرهێنان پڕ بکەنەوە لە ئابووری هەرێمدا. ئەوە لەلایەک لەلایەکی ترەوە ئەتوانین بڵێن سوود لە ئەزمموی ئەو وڵاتانە لە ئەنجامی کۆنتاکیان وەردەگیرێ کۆد و شفرەی کۆمەڵێک پێشکەوتنەکان دەکرێنەوە. لەوانەیە خەڵکێک ئێستا چاوەڕێی ئەوەی بکاتن بڵێتن ئەم سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ قەتەر سەردانێکی سەرکەوتوانە بوو توانی ئەنجامەکەی بپێکێتن. هەر ئەمڕۆ بڕیاردرا کە لیژنەی تەکنیکی کۆمیتەی تەکنیکی پێک بهێنرێتن بۆ ئەوەی لەم مەجالانە کار بکرێتن. زۆر باشە. ئەمانە کەی دەست بەکار دەبن؟ زۆر باشە. ئۆکێ وابزانم سەحەتت تەواو نییە؟ بەڵێ تەواوم بەس بڵێ تەواو ئێستا توانی درێژەی پێ بدەن قسە. زۆر باشە. چۆن ئەم کۆمپانیەکانی ئەم وڵاتانە بێن لە هەرێمی کوردستان ئەو ئەزمونە پێشکەوتوی لەوێ هەیە لە هەرێمی کوردستان پەرەی پێ بدێتن؟ بەڵێ بێگومان وەکو وتمان هەر سەردان و کۆنتاکتەکە بۆ خۆی دەستکەوتێکە بەپێی ئەوەی قەتەر لە ڕووی ئابووریەوە پێگەیەکی گرنگی هەیە لە دنیادا. لە تەصنیفی ئیتیمانیدا پێگەیەکی زۆر بەرزی هەیە لە نێو مؤسسات و منەظەماتی دەولی و مالی دنیادا کە تەصنیفی ئەیە. دامەزراوە دارایی و بازرگانیەکانی جیهان سیقەیەکی زۆریان بەو دەوڵەتە هەیە لە ڕووی مالیەوە. ئەگەر کۆنتاکی ئابووریت هەبێ هەر بۆ خۆیان احتیمادێ ئەوە بۆ خۆی وەکو بڵێ سەرچاوی متمانەیەک دەبێت و کۆنتاکردن لەگەڵ ئەوان هاتنە سەردانی وەبەرهێن و مستەسبیر و بازرگانەکانی ئەو دەوڵەتانە بۆ ئێرە دەرگایەک دەکاتەوە بۆ تێگەشتنێکی زیاتر بۆ ئەوەی پرۆگرامێک دانرێت بۆ شەراکەتی ئابووری وەبەرهێنان و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەوان. بەڵێ خۆش بەڕێز مامۆستا جانکیر گوڵپی شڕڤەکاری ئابووری گەلێک سوپاس کۆتت گەلمە بووی.